لە چوارچێوەی هەڵمەتی بانگەشەی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە ئامادەبوونی سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی لە شاری کەلار چەند کۆڕێکی جەماوەری بۆ خوشکان و برایان لە سنووری گەرمیان داڕێکرا و تێیدا محەممەد حەکیم ڕۆڵی کۆمەڵ لە ڕابردوو ئێستادا و بەرنامەی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ئامادەبووان خستە ڕوو. بوونی ئێمە لە پەرلەمانە بەرژینێکی بەهێزە بۆ ئەو شانەما. وەڵاهی لاواز بین، لاوازیەکەمان پێوە دیارە. ئێستاش ئێمە انتخاباتی عێراقە، ئەم انتخاباتی عێراقە بۆ پێگەی لایەنە سیاسیەکان لە کوردستانە گرنگە. چونکە ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ 20 ساڵێک تێپەڕ ئەبێ بەسەر 20/24 کە انتخاباتی پەرلەمانی کوردستان کراوە. ئادەی کوا پەرلەمانەکە؟ ئەم دوو دەسەڵاتەن پەرلەمان و ئەم دامەزراوانیان بێ ئەرزش کردووە، بێ نرخ کردووە. بۆیە ئەمڕۆ هەموو ڕویان لە بەغدایە. ئەمڕۆ بەغدا ناوەندی بڕیاردانە. وجودی حزبێکی ئیسلامی وەکو کۆمەڵی دادگەری کە کۆمەڵی موەسسەساتی هەیە، ئەو موەسسەساتە دەعەوی، تەعلیمی، تەربەوی، سەحی، ئەوانەی کە هەمانە هەمووی ئیعلامی دوو کەناڵمانەیە، هەموو ئەمانە هەمووی دەبێت پەرژینت هەبێ بیپارێزی. ئەم پەرژینە ببوونت لە بەغدا بەهێزە بێ. کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ژمارە 285 بەشدارە. نوێنەرانی کۆمەڵە ڕابردوودا بە پاڵپشتی موسڵمانان و خەڵکی ئیسلام دۆست هەمیشە لە ڕێگەی کەسانی دڵسۆز و بوێرەوە داکۆکیکار و پارێزەری دین و ژینی هاوڵاتیان بوون و دژی ستەم و نادادی بوون. بەڕاستی ئەم لیستە لیستی حەقە، لیستی ئەوەیە کە خەڵدەنگی پێ بدات، چونکە پارێزگاری و دیفاع لە هەم مەزلومیەتی خەڵکەکە، هەم دین و ئەخلاق و ڕەوشت و بنەما باڵا و بەرزەکانی ئەم میلەتە ئەکا. بۆیە پارێزگایی لەو شتە بەها بەرزانە، لەو شتە گرنگانە بەڕاستی ئەرکی پەلامانتاری ڕاستەقینەیە بۆی وارووا دیفاع لە مەزلومیەتی خەڵک و موچەی خەڵک و قوتی خەڵک کە شەڕی لەسەر بکە لە بەغدا و بە کەسانێکی ئەمین و خاوەن مەبدە و خاوەن ئەخلاق و خاوەن ئەوە ناکرێ. اینجا بۆ ئێمە بەڕاستی بە گرنگی زانین میلەتی ئێمە، خەڵکی ئێمە دەنگ بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و کاریدانی کۆمەڵی دادگەری بدەن بۆی کەوا حەقی خەڵک پارێزراو بێ لە ئینشاءڵڵا. بۆیە ئەوانەی کە لە ڕابردووە کردومان درێژە پێدەریە بین ئینشەڵڵا لە داهاتووشە. بۆیە ئەوەی کە ئێمە ئەینێرین خەڵکێکی دامەزراوە، خەڵکێکی مەبدەئیە، خەڵکێکە بۆ خزمەت دەچێت، خەڵکەکە چێ بۆی کە بەڕاستی وەکو جیاوازە خەڵکێکی تر بۆ کۆمەڵە شتی دنیایە چێ. ئێمە بە ئەرکی سەر شانی خۆمان نەزانین. ئەندامەکانی ئێمە خەڵکێمە کە پەروەردە کراون خزمەتکردن بە ئەرکی سەر شانی خۆمان نەزانین. بۆیە لە هەر کوێ بین ئەدای کاری خۆمان بە باشی بە جوانیەکەین. ومێ دەکەین لە ئەم هەڵبژاردنەیدا توشدا خەڵک متمانە بداتە ئەو کاندیدانەی ئێمە بۆی کە بتوان کاری باش و خزمەتی باش بە جەماوەری کوردستان بکەن و ئومێدیشمان وایە خەڵکێکن کە ئەگەر متمانیان پێ بدرێ ئەتوانن بە چاکی و بە باشی ئەرکی سەرشانیان جێبەجێ بکەن. هەڵمەتی بانگەشەی لیستی 285 کۆمەڵی دادگەری لە کەلار بە سەردانی محەممەد حەکیم سەرۆکی لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی دەچێتە قۆناخێکی چڕتر. ئاماجی سەردانەکەش جەختکردنەوەی لە دروشمی لەگەڵتاندا ڕازگۆین و هەروەها پتەوکردنی متمانەی نێوان لیستەکە و جەماوەری سنووری گەرمیانە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.